رب العالمين لەوڵاتەکەی خۆمان لە مامۆستایانەکانی نێو زیندان مامۆستا سۆران و مامۆستا نەجمەدین و مامۆستا سەدیق و تێکڕای موسڵمانەکان و هەر هەموو ئەوانەی بەستەم گیراون یا رب العالمین دەرگایان لێ بکەیەوە، دەرگای بەخێر لە مسلمانان بکەیەوە، هەر مسلمانێک لەسەر تاسەری زەوی و لە هەر شوێنێکیدا یا رب العالمین لە هەر تەنگەشە و ناخۆشیەکیدا ڕزگاری بکەی، سەرکەوتووی بکەی، پشتیوانی بی یا رب العالمین. ئەوانی لە زیندانەکاندان لە وڵاتی خۆمان و لە هەر شوێنێکیدان ئەوەی مسلمانە ئەوەی بەستەم گیراوە یا رب العالمین دەرگەی بەخێری لێ بکەیەوە. بە تایبەت یا رب العالمین لە وڵاتەکەی خۆمان لە مامۆستایانەکانی نێو زیندان مامۆستا سۆران و مامۆستا نەجمەدین و مامۆستا سەدیق و تێکڕای مسلمانەکان و هەر هەموو ئەوانەی بەستەم گیراون یا رب العالمین دەرگایان لێ بکەیەوە، پشتیوانیان بی، شادیان بکەیەوە بە کەس و کار و ماڕ و منداڵیانەوە یا رب العالمین. ئەوانی لە زیندانەکاندا تاکو ئێستا تۆبەیان نەکردێ ڕێنوێنیان بکەی، هیدایەتیان بدەی، تۆبەیان بەنسیب بکەی، ئەوانیش دەرگەی بەخێریان لێ بکەیەوە کە تۆبەیان کرد و ڕویان کردەت و یا رب العالمین. یا الله یا ذا الجلال والإكرام. یا ربی دەرگەی بەخێر لە هەموو مسلمانان بکەیەوە، دەرگەی بە شەڕەکان لەسەر مسلمانان بگری یا رب العالمین. لە هانامان بێ پشتیوانمان بی، بە ڕزقی حەڵال تێرمان بکەی، لە حەرام بە دوورمان بێخیەوە یا رب العالمین. یا ربی لەبەرت دەپارڕینەوە گەنجەکانمان هیدایەت بدەی، ڕێنوێنی بکەی، علم و زانست و تەقوایان زیاد ببی یا رب العالمین. واز بینن لە دەودەوانێ یا رب العالمین، واز بینن لەو شتانەی کەوا تۆ پێڕازینی، لەو شتانەی کە لە علم و زانستی و تەقوا بە دووریان دەخاتەوە، وایان لێ بکەی سەرڕاست بن، ڕێنوێنی ببن، ڕێنوێنیان ببێ یا رب العالمین. تەواو لە علم و زانستیەکان تێبگەن، ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لەوان و لە ئێمەش بینیەجێ یا رب العالمین. بتوانین پەیڕەوی لە پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو پێشینانی چاک لە دینەکەت تێبگەین یا رب العالمین. یا ربی لەبەرت دەپاڕینەوە پەرتەوازەی نێو مسلمانان نەهێلی، یا ربی مسلمانان هەمووی بکەیە یەک دەست و یەک دڵ و یەک گیان، یا رب العالمین چاکتر لە دین حاڵیان بکەی و تێیان بگەینی، لەیلەت القەدرمان بەنسیب بکەی یا رب العالمین، لە چیسمان نەچێ و لە دەستمان نەچێ یا رب العالمین. لە هانای هەژار و فەقیر و نەدارەکان بێی، دەرگەی بەخێریان لێ بکەیەوە، دڵی دەوڵەمەندەکان نەرم بکەی تا پێیان ببەخشن لە پێناوت و یا رب العالمین. لەوان قبول بکەی و ماڕی هەژارەکانیش پێ ئاوەدان بکەیەوە یا ربی لەبەرت دەپاڕینەوە. یا الله یا ذا الجلال والإكرام. یا بەدیع السماوات والأرض. لەسەر حەق و ڕاستیەتی جێگیرمان بکەی و لەسەر ئیسلام و تەوحید بمانژێنی و بشمان مرێنی یا الله یا ذا الجلال والإكرام. لە پردی سیرات بە ئاسانی بمان پەڕێنیەوە، بمان بەیە بەهەشتێ و لە ئاگری دۆزەخمان بە دوور بخەیەوە.